ناحی حاجی ئۆمەران کە دواخەڵی نیشتەجێبوونی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران وێڕای ئاڵوگۆڕە بازرگانیەکانی کە سەرچاوەیەکی گرنگ بووە لە ڕووی ئابووریەوە بۆ دانیشتوانی ناوچەکە کە جوڵەیەکی زۆری دابوو بە سەنتەری ناحیە و گوند و ئاواییەکانی لە ڕابردوو، بەڵام لە ئێستادا سنووردارکردنی کاری ڕۆژانەیان کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر بژێوی ڕۆژانەی ژمارەیەکی زۆر لە کاسبکاران و خاوەنکارەکانیان بێکار ماونەتەوە. ئیش و کاری ئەو خەڵکەی لێرە زیاتر ئەو خەڵکە گەشتیارانەیە کە دێن یا ئەو خەڵکە ئەوانەی کە سەفەر دەکەن بۆ دەرەوە ئەدا دوکاندار ئیسفادەی هەیە، گەراجەکان ئیسفادەیان هەیە، خەڵکێکی زۆر بێ ئیش و کار ماویتەوە. لە ئەنجامی ئەو بێ ئیش و کارەیدا خەڵکێکی باری کردووە لێرە بۆ شار و شارۆچکەکان ڕۆیشتووە. ئێستا خزمەکانی مە لێرە زۆریان باریان کردووە بۆ هەولێر و بۆ شارەکانی دیکە لەوێ ئیش و کارەکانی خۆیان ڕێگە خستووە، چکە ئیش و کارەکە نەما لێرە عەدولمەرجەکان داخران حتمەن، ینی ئینسان بێ ئیش و کاری بێ ئیش و کاریش ئیدارە ناکات، دەستانێکی سەختیش لێرە هەیە، ژیان سەختە. لە ماوەی دوومانجی ڕابردوو بەهۆی دابەزینی ئاستی ئاڵوگۆڕە بازرگانیەکان و داخستنی سنووری لاوەچی تەمەرچین و کاریگەریەکانی ڤایرۆسی کۆڕۆنا لە سەرووی هەمووشیان بەردەوامی قەیرانی دارایی هەرێم وای کردووە زیاتر لە 150 بۆ 200 فرۆشگا و دوکان و گەراجی وەستانی ئۆتۆمبیلی ئەو گەشتیارانەی سەردانی ئێران دەکەن دابخرێن و خاوەنەکانیان و ژمارەیەک لە کارمەندانیان بێکار بن. بێئیشی کەم دەرامەتی کێشەی کۆڕۆنا بوو کە جوڵی بازرگانێکزار ئێخست کێشەی داخستنی مەرزەکان بوو لەلایەن وڵاتی ئێرانەوە کە لێرانە لەسەر داخستنی مەرزە لاوەچەکان بوو کە خەڵکەکە لێرە بێژ و ساڵانی پێشت تەماشامان دەکرد کە لێرانە مەرزی لاوەچەکان هەبوو، سەرما سۆڵەشی زۆرتر بوو، بکارە باش بۆ نەحی نەبوو، خەدەمات پێویستی کە خەڵک پێی دەژیا ئەو کەرن و بەڵام خەڵکە لێرە دەیژا و دەتوانێت تەحموڵ بکە. ناحیە حاجی ئۆمەران بە دووری 185 کیلۆمەتر لە سەنتەری پارێزگای هەولێرەوە کەوتۆتە کۆتا سنووری نێوان حکوومەتی هەرێم و وڵاتی ئێران. لە ساڵی 2008 لەلایەن حکوومەتی عێراق نووری حاجی ئۆمەران تەمەرچین بە سنوورێکی ڕەسمی و نێودەوڵەتی ناسێنرا. لەو کاتەوە ساڵانە بە ڕێژەیەکی جیاواز قەبارەی ئاڵوگۆڕە بازرگانیەکانی لەگەڵ ئێران ئەنجام داوە، بەڵام چەند ساڵێکە بە شێوەیەکی بەرچاو ئاستی جموجۆڵە بازرگانیەکانی لە کەمبوونەوەدایە. سنووردارکردنی هاتوچۆی گەشتیاران و کاریگەریەکانی ڤایرۆسی کۆڕۆنا و قەیرانی دارایی هەرێمی کوردستان وای کردووە کەمترین هەلیکا لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران بۆ کرێکاران لە ئێستادا بڕەخسێ. لە ڕابردوودا ژمارەیەکی زۆری ئەو کرێکارانەی لە دەوروپشتی ئەو دەواازە سنووریە نیشتەجێن کاری ڕۆژانیان لێرە دەستەخست، لە ئێستادا ژمارەیەکی زۆریان بێکار ماونەتەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، دەواازەی سنووری حاجی ئۆمەران.